خەبابی کوڕی ئەرەد سەحابەی بەڕێزی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێکە لەو کۆی لە داماوانەی لە سەرەتاوە زۆر ئەشکەنجە ئەدرا لەسەر ئیسلام. خەبابە فەرمێ لە زمانی عومەری کوڕی خەتابە، لە زمانی عومەری کوڕی خەتابە عومەر لێی پرسی، خوا لێیان ڕازی بێ، لێی پرسی چ ڕۆژێکت زۆر سەختە و کە لە مێشکت دەرناچێ لە ڕۆژانی کە جاهیلیەت عەزابیانەدای؟ خەباب فەرمووی لێم گەڕێ ئەی ئەمیری مسلمانان. وتی نا، هەر بۆمە جێڕیتەوە. خەباب فەرمووی وەڵڵاهی ئەی ئەمیری مسلمانان، ڕۆژێک لە ئەبتەحی مەککە، لە باشووری مەککە، لەسەر دەم پاڵیان خستبووم لەو گەرمای سەحرایە، پشکۆی ئاگریان خستبووە سەر پشتم، هیچ شتێکیش پشکۆکەی وشک ناکردەوە، نەی ئەکوژانەوە غەیری تەڕایی لەشم. ئەمە خەبابی کوڕی ئەرەتەیەکێکە لەو سەحابیە بەڕێزانە کە مامۆستای فاتیمەی خوشکی عومەری کوڕی خەتاب بوو لەگەڵ سەعیدی مێردی کە قورئانی پێوتن کە ئەو کاتەی عومەری کوڕی خەتاب مسلمان بوو. خەباب لە سەرمەرگا بوو، کۆمەڵێک لە یاوەرانی خۆی چوون بۆ لای و لەوانەی کە لێەوە نزیک بوون. خەباب پێی فەرموون لە پشتی ئەو کەندووەوە یان لە پشتی ئەو چیتەڵە قوڕەوە شتێک کە وەکو سندوقێکی قوڕ دروستە کرا و شتی تری تێکرا، ئەفەرمێن لە پشت ئەوێەوە بێ زەحمەت پریاسکەیەکم داناوە بۆ بیهێنە پێشێ. پریاسکەکەیان هێنا 80000 درهەمی تیا بوو. فەرمووی بەخوا قەسەم لەوەتای ئەم پریاسکەیم هەیە و پارەی تایە دەمەکەیم قایم نەکردوتەوە، هەمیشە دەمی کراوە بووە لە ڕێی هیچ کەسێکا کەوتبێتی یارمەتیەکم بدە ڕێم لێ نەگرتو و دەست بە جەداومەتێ. ئەوەی کە تیاشایەتی هەمووی هی بەیتولمالە و هیچی نابێ ببێ بە وەرەسەی من، هیچی نابێ بەروەرەسەی من بکەوێت. پاشان دەستی کرد بە گریان، وتیان ئەی بۆچی ئەگری؟ تۆی پیاوچاک، تۆی سەحابەی یەکەمین، تۆی لە پێناوی خوایان هەموو ئازارت چێشت، تۆ لە زمانی عومەرا والید، تۆ لەم عومرە پیرۆزەتە بەرەو خوای گەورە ئەکشەی، ئالەم ساتە وەختەشە 80000 درهەمەکەیتەوە بەخێر، ئیتر بۆچی ئەگری؟ خەبابی کوڕی ئەرەت فەرمووی بۆ ئەوە ئەگریم کە یاوەرانی من، ڕەفیقەکانی من هەمویان لەم دنیاە دەرچوون و هیچ شتێکیان لە دنیاە نەبوو. ئەترسم ئەمەی کەوتوێتە بەردەستی ئێمە بەشێک بوو بێ لە ئەجرەکەمان کە لە ئەجری قیامەتمان کەم کاتەوە. سەیریکەن برانی بەڕێزم، چەند هۆشیان لەو قیامەتەی خۆیان بوو، بە شەردێکیش ئەمە دنیایەتی کە گرتوێتی، لە پێناوی خوایە ئازاری چێشتووە، دەردەسەری دیوە، فەقیری چێشتووە. هەر ئەم خەبابە فەقیرە بوو کە لە ئەهلی سوفە بوو، لە مەدینە لە مزگەوتە خەوت، شوێن نەبوو. ئەفەرمێ جاری وا هەبوو ئەوەندە فەقیر و ڕووتەڵ بووم، پەشتەماڵێکم بە عەورەتمەوە ئەگرت، بە هیچ شتێ نەئەگەیشتەوە بە یەکتر گرەی دەم، درکم لێ ئەدا بۆی عەورەتم دەرنەکەوێت تا ئەگەمە مزگەوت. کە ئەگەمە ئەگەیشتمە مزگەوت، کە ئەگەیشتمە مزگەوت سەیرمە کرد، لە من ڕووتەڵتری لێ، لە تاوە دانیشتم لە تەنیشتیەوە و پەشتەماڵەکەمانەدا بەسەر قاچی هەردووکمانە. بەو شێوەیە ژیاو ئەو سەرۆت و سامانەشی لەبەردەستا بوو، بەڵام هەمووی کردەوە بەخێر بۆی بەرەو قیامەتی بڕوو. ئەمە یاوەرانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم، ئەمە تابعینن، ئەمە والیەکانی عومەری کوڕی خەتابن.